إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أو نعمتك هەرە گەورەی خوای پەروەردگارە لەسەر زەویە، بە ئاو ژیان بەردەوام ئەبێ. خوای پەروەردگار لە سوورەتی ئەنبیا ئاەتی 30 ئەفەرمێ: وجعلنا من الماء كل شيء حي. لآو هەموو شتێکی زیندومان بەدیهێناوە. بە نرخترین شت لەسەر ڕووی زەویە ئاوە، حتا تەنانەت لە زێڕ و لە زیو، لە ئاڵتون و لە زیو بە نرخترە، چونکە ژیان بەبێ ئاو ناڕوا. ئیمامی عومەر ئەفەرمێ: ئەینەما کان الماء کان المال. ئاو لە هەر کوێیە هەبێ پارەش لەو شوێنەیە. پێشینانی کوردیش فەرموویانە ئاو ئاوەدانی، یعنی ئەگەر ئاو هەبێ ژیان و ئاوەدانی هەیە، ئەگەرش نەبێ بەڕاستی چۆڵەوانی و نەکبەتی قڕوو ئەکاتە ئەو شوێنە. لەبەر ئەوە ئەبینی لە قورئانی پیرۆزە خوای تەعالا زۆر باسی ئاوەکە و زۆر باسی سەرچاوەکان و مکەوناتی ئاوەکە، وەکو بۆ نمونە ڕووبار، بەحر و دەریا، هەور کە ئاو لەوانەوە پەیدا ئەبێ. وتراوە ئینسانیەت لە ئاو بە نرختری نییە، چونکە خواردن هەر لە ئاو پەیدا ئەبێ، خواردنەوە هەر لە ئاو پەیدا ئەبێ، تەنانەت دەوا و دەرمانیش هەر لە ئاو پەیا ئەبێ، پاکێتی بەبێ ئاو نابێ، زەرعات بەبێ ئاو نابێ، تەنانەت سەناعاتیش هەر بەبێ ئاو نابێ. لەبەر ئەوە مرۆڤایەتی چەند لە هەر سەردەمێک لە سەردەمەکانە چەند پێش کەوت بێ و چەندیش دوا کەوت بێ، هەر پشتی بە ئاو بەستووە و نەیتوانیە پشت بە ئاو نەبەسێ. بە تایبەت لەم سەردەمەیە کە سەردەمی پێشکەوتنە، تەکنەلۆجیایە و مرۆڤایەتیش ئێستا لە هەموو سەردەمەکانی تر زیاترە، یعنی سەرژمێری مرۆڤ لەسەر زەویە ئێستا لە هەموو کاتێکی تر زۆرترە. لەبەر ئەوە ئێستا خەریکە ململانەی ئاو دروسە بێ لە دنیاە و زۆربەی وڵاتەکانیش ئێستا اعتمادێکی زۆر لە اقتصادیانە، لە بواری ئابووریانە، یعنی اعتمادێکی زۆر لەسەر ئاو ئەکەن، یعنی پشت بە ئاو ئەبەسن. ئەگەر تەماشاکەین زۆربەی دەوڵەتە دراوسیەکان کێشەیان هەیە لەسەر ئاو. ئەوە تورکیا و سووریا و عێراق، ئەوە میسر، سوودان، ئەثیوبیا، ئەمانە نمونەیەکی دیارن. ڕۆژانە ئەیبیسینەوە لە هەواڵەکان. ئەم جابوونی ئاویش لەسەر زەویە مقدارێکی دیاری کراوە، یعنی 71%، یعنی کورەی زەوی، تۆپی زەوی 71% تقریبا بڵین
سێ کوت سێ لەسەر چواری ئاوە، بەڵام ئەو هەموو ئاوە ڕوو لە تیاچوونە، چونکە ڕۆژ بە ڕۆژ ژینگە ئەم ژیانەی کە ئەم بیئەیەی کە تایە ئەژین تووشی تەلەوث ئەبێ لەلایەن مرۆڤەکانەوە. مرۆڤەکان پیسێکن، ئەم ژینگەی کە ئێمە تایە ئەژین ڕۆژ بە ڕۆژ مرۆڤ پیسێکە. ئەگەر بیرکەیتەوە ئەم هەموو خاشاک و پیسەی کە ڕۆژانە مرۆڤ فڕێ ئەدا لە زمانی تەکنەلۆجیایە لە هیچ زمانێکی ترا شتیوان نەبووە. وەزەرەری گەورەیش بەری ئاو ئەکەوێ، لەبەر ئەوە بەڕاستی ئێستا ئاو لەسەر زەویە لە خەتەرایە. هەر دەوڵەتێک بێوێ پاشە ڕۆژی ملەتەکەی پارێزراوە بێ و زەمان بێ ئەبێ زۆر گرنگی بە ئاو بدا و هەوڵی پاراستنی بدا. هەر ملەتێکیش بێوێ سەربەرز بژێ ئەبێ تاکەکانیشی نەک حکومەتەکە و کۆمەڵگاکە و خێزانەکان تاکی مرۆڤەکانی ڕۆشنبیر بن لە بەکارهێنانی ئاوە و سوود وەرگرتن لە ئاو. لەبەرەوە خۆشەویستەکانم ئەبێ ئاگامان لە خۆمان بێ تەنها ئەو یاسایانەی کە دائەنرێ بۆ پاراستنی ئاو و بەکارهێنانی ئاو، یعنی چۆنیەتی بەکارهێنانی ئاو، من وا هەست دەکەم تەنها یاسا کافی نییە و لەم ڕۆیشەوە ئێمە بە چاوی خۆمان زۆر جار شتەکان ئەبینین. زۆر جار یاسا ناتوانانی هەموو شتێک کۆنتڕۆڵکە. ئێستا بۆ نمونە لە بواری مەسەلەن مرورە، لە بواری ترافیکە، هەر کامیرە دیار نەبێ، هەم مرور دیار نەبێ، یەکسەر ڕۆنسایی دەسی پێەکە، فرتوفێڵ دەسی پێەکە، هەموو ئەو شتانە ڕۆئەدەن. چونکە خەڵک کاتێک پێشێلی یاسا ناکال ئەترسێ لە عقوبە، لە سزا. کاتێک ترسی سزای نەما ئەو کاتە بە کەیفی خۆی هەموو شتێکەکە. ئێستا وڵاتە ئەوروپیەکان ئاوان، ئێمە ئەو بەڕێزانەی کە لە ئەوروپا ئەژێن خەبەرمان بۆ ئەهێننەوە ئەڵێن ئێمە هەر وەسفی خەڵکی ئەوروپا دەین، ئەڵێن ئەوە وانە مەسەلەکە ئەوە نییە ئەوان وا پەروەردە بوو بێتن. ڕاستە تەربیە لەوێ زۆر پێشکەوتووە بواری تەربیە، بەڵام ئەوان ئەگەر لە ترسی سزای یاسا نەبێ زۆر خەتەرترن لە خەڵکی لای خۆمان. چونکە خەڵکی لای خۆمان جاری وا هەیە چاوی یاساشی لێوە دیار نییە، بەڵام لەبەر خاتری خوا، لەبەر خاتری ئەو پەروەردە دینیەی کە هەیەی لە زۆر شتی ناشەرعی و نایاسایی خۆی ئەپارێزێ. بەڵام ئەوان زۆرینەیان ئیمان لە ناو دڵیانە نییە. لەبەرەوە خۆشەویستەکانم ئیمان زۆر گرنگە و زۆریش گرنگە مامۆسایانی ئاینی، ڕۆشنبیران، زانای ئاینیەکان تەکید لەسەر پاراستنی ئاو و پاراستنی ژینگە بکەن. لە ئیسلامە سێ شت هەیە هی هەمووانە، مڵکی یەک کەس نییە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ إن الناس شركاء في ثلاث: الماء والكلأ والنار. للرواية أما طبعا إمام ابن ماجه يجريتوا وإمام أبو داود وإمام أحمد للرواية كي غير ابن ماجه المسلمون شركاء في ثلاث: في الكلأ والماء والنار. مسلمانان يان خلقي بعام لسيشتا هاو باشن خوشة بسكانم للورقايا لآوة لآقرة، يعني لسوتمانية. أما هي ملك يهموانا نابي تايبت بكري بكسانيكەوە مەگەر کابرا بیرێکی بۆ خۆی لێدابێ بە پارەی خۆی کردی بێتی، یان نەوتێک یان بنزینێک بە پارەی خۆی کڕی بێتی، ئەو کاتە بێتە مڵکی خۆی. یان زەویەکە پارچە زەویەکە تاپۆیە و ها بەناوی خۆیەوە، ئەوە لەو حاڵەتە مڵکی خۆیەتی. جگە لەوە زەوی خۆشەویستەکانم لە وەرگا عامە، هی هەموو خەڵکە، هیچ کەسێک بۆی نییە تایبەتیکە. حتا ئەوە تاوانێکی زۆر گەورەیە خەڵکی ئاواییەک
بۆ نمونە لە وەرگاو هینی ئاوایەک داگیرەکەن و نایەڵن ئیتر خەڵکی تر بێت لێی بلەوە ڕێ و ئەمانە و ئەی فرۆشن و ئەوانە بەڕاستیمە تاوانێکی زۆر گەورەیە چونکە زۆربەی ئەرزی ئاوایەکانیش هی خۆیان نییە تەنها عەقدێکە ها بە ناوێنەوەی مڵکی حکوومەتە لە زمانی خۆیان ئیمامی عومەر وەقفی کردووە قبولی نەکردووە بفرۆشرێ یا تایبەت بکرێ بە کەسانێکی تایبەتەوە بە تایبەت ئەرزی عێراق ئەرزی کوردستان لەبەرەوە نابێ یەکێک داگیریکە هەروەها مەسەلەی نەوت بیرە نەوتەکان بە هەمان شێوەیە هی مڵکی عامە مڵکی گشتیە سوتەمەنی و هەروەها ئاویش ئیسلام زۆر جەختی لەسەر ئەوە کردووە و بۆ پاراستنی ئەمەش پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەڕەشەی زۆر کردووە لە حەدیثێکە فەرمێ سێ کەسەیە خوای تەعالی لە ڕۆژی قیامەتە قسەیان لەگەڵا ناکە ئەوەنە لێیان تووڕێیە و تەماشاشیان ناکە یەکێک لەوانە کابرایەکە ئاوێکی زیادەی هەیە خۆی پێویستی پێی نییە بۆ حەیوانەکانی پێویستی پێی نییە بەڵام منعێکا لە خەڵک منعێکا لە خەڵک پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ لە ڕۆژی قیامەتە خوای تەعالی منعێکا لە نیعمەتەکانی خۆی ئەفەرمێ ئەو ڕۆژە چۆن بەندەکانمت منع کرد لەما ئەمڕۆ منیش منعتەکەم خوا پەنامان بدە بۆیە ئەبێ ئینسانی مسلمان زۆر زۆر ئاگای لە خۆی بێ ئاینی پیرۆزی ئیسلام کە ئاینی کۆتا زەمانە آخر پەیامی خوایە بۆ مرۆڤایەتی دیارە خوای تەعالی ئەزانێ مرۆڤایەتی ئەگاتە ئەم وەختەی کە هاینتیایە زۆر جەختی لەسەر پاراستنی ئاو ژینگە کردوتەوە لە چەندین ئاەت و چەندین حەدیثە یەکێک لەوانە خوای تەعالی لە سورەتی عەرافە ئاەتی 31 ئەفەرمێ وكلوا واشربوا ولا تسرفوا إنه لا يحب المسرفين خوای تەعالی فەرمێ مسلمانان بخۆن سەرزەوی خوای تەعالی بۆ ئێوە دروستی کردووە لە ماڵی حەڵاڵی خۆت بخۆ و هەروەها لە ئاویش کە لە سەرزەویە بخۆرەوە بەڵام ئامان ئاگات لە ئیسرافکردن و زیادەڕەوی بێ خوای تەعالی خۆشی بەو کەسانەیە نایە کە زیادەڕەوی ئەکەن ئەمە خواردن و خواردنەوە یعنی خواردن و خواردنەوە کە حەیات لەسەری وەستاوە خوا ئەفەرمێ لە قورئانە نابێ زیادەڕەوی تیا بکەی خوای تەعالی خۆشی بە مسریفەکانە نایەتەوە ئەی ئاو بڕژێنی زیادە مثلا ئاوڕشێنی کۆڵانی پێ بکەی جعدەی قیری پێ بشۆری زیادەڕەوی بکەی لە شۆردنی بۆ نمونە سیارەیە یا لە شۆردنی شتی ترە یا لە توالێت و لە حەمام و ئەمانەیە زیادەڕەوی بکەی ئینسانی مسلمان لە حەمامیشا ئاگای لە خۆیەتی ئاخر زۆر سەیرم دێ خەڵکانێک ئەڕۆن خۆیان ئەشۆن یەک سەعات لە حەمامە یەک سەعات ئەو دووشە کراوەتەوە ئاوەکە ڕێکە یەک سەعات بگرە هەیە لەوانەیە زیاتریش ئەو لەگەڵ کوێی ئیسلاما گونجێ بە هیچ شێوازێک دروست نییە و ئەبێ ئێمە زۆر ئاگامان لێبێ لە حەمامە لە ئاودەسە حتا ماڵیش ئەبێ قفڵ بۆ ئاوەکانمان بکەین حتا لە حەمامە ئەو دووشەی کە ئەکرێ ئەبێ قفڵی طبعا کە سارد و گەرمەکە هەیە تۆ هەموو جارە ناتوانانی سارد و گەرم بکەی لەبەرەوەی ئاوەکە نابەسی بەڵام قفڵێکی تر لە بۆڕێکە دروست بکە سارد و گەرمەکەت کرد ئەو قفڵە ئەوەنەی پێویست بە ئاوەکە بیکەرەوە دوای ئەو پێویست نەما و کە سابوون ئەدەی لە خۆت بیبەسە ضرورە ئەم شتانە بکەین چونکە ئەوە دینە ئەوە ئیمانە و شتێکی بەسیتی مەزانە چۆن لێرە نوێژەکەی لە مزگەوت ئاوایە خۆ پاراستنی ئاو لە تاکە شەخصۆ دەسی پێکە من بیستمە خەڵک هەیە زەوی زەرعاتی هەیە ئەڵێ بە 6 مانگ ئاوی هینەکە ناکوژێنمەوە ئاوی بیرەکە ئەو ئەرتەوازەی کە دروستی کردووە بە 6 مانگ ئاوەکەی لێ ناکوژێن ینی ڕاتە با ئەو وەک مەرەزە ئاوە بخۆی ئاو خوایە ماڵی خوایە لا حول ولا قوة إلا بالله شانازیشی پێوەکە ئەبێ ئینسانی مسلمان زۆر زۆر ئاگای لە خۆی بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکە کە ئیمامی مسلم ئەیگەڕێتەوە قەدەغەی کردووە کەوا میز بکرێتە ناو ئاوێک ڕاوەستا بێ چونکە ئاوی ڕاوەستا و خۆشەویستەکانم هەر کەسێ بێ میزی تیا بکا و یان لە نزیکیان میز بکا ئیتر بۆ خۆی ئاوەکە ئەوێتە گەنکاو جاری وا هەیە گۆمێک ئاو لە شوێنێکایە هی بارانە یا هی شتێکی ترە نابێت یعنی میزی تیا بکەیت بەڵکو ئەبێ ئاوی لێ دەرکەیت دەبێ ئاوی لێ دەرکەی بڕۆی لەولا تارات بگری
میز بکەیت و خۆت پاکەیتەوە نابێ لە لای ئاوەکەیە یا پیسی لە لای ئەو ئاوەیە بکەی نابێ حرامە برا بەڕێزەکانم لحديث ترى في غمر أفرمي صلى الله عليه وسلم كمتفق عليه إمام بخاري مسلم أي جرنوا لا يبولن أحدكم في الماء الدائم الذي يجري ثم يغتسل فيه في غمر صلى الله عليه وسلم أفرمي خر شون يورون ميزة كان أنا آوك ودعاء يورون هلا وآوك وطانا شون اشتوات شون أبي أجر آوكات شن كم بيو شن زور بي أيام أبي بارز بي بارزين چونك وهم ملك يمنيام ملك مروفكاني ترن كالقل إيما يا أجين وملكي زیندەوەرەکانی تریشن کە لەسەر ئەم زەویە ئەژێن هەموو نەوع زیندەوەرەکان تەنانەت ماریش تەنانەت مێروویش لە حەدیثە هاتووە کابرایەک پرسیاری لە پێغەمبەر کرد صلی الله علیه و سلم وتی ئەی پێغەمبەری خوا من دەستنوێژەگرم سێ وەکو چۆن لە سونەتە هاتووە خۆی فەرز ئەوەیە یەک جار دەمچاوت بشۆری یەک جار دەست یەک جار یعنی باڵت یەک جار ئەو باڵەکەت یەک جار مەسحی سەرەکەی یەک جار پاتە شووی ئەمە فەرزە أي سياسيكي يعني تو السيجار أولد هتا دم السيجار أولد هتا لوت السيجار دم تشاو السيجار أم سياسي سنته أجر أو هبو أو زور صرف مكة سيجار سنته كابراوتي أي بيغمر إخوة أجر من شوار جار كردم بيغمر صلى الله عليه وسلم فرموي خرابت كرت تعداد كرت ظلمت كرت خرابت كرت تعداد كرت ظلمت كرت أساء وتعدى وظلم باشا ئێسا بەس ئاوێکی یعنی بەس وێنەیەکی لای دەستنوێژەکان بگرن بزان ئەو خەڵکە یعنی من تۆ هەمومان چۆن دەستنوێژەگرین ئەو ئاوەی کە ئەیکەیتەوە چاکەکانمان یعنی مەسەلەن مەبەستمان چاکەکانمان یعنی مسەقەفەکانمان یعنی ئەوانەمان وا تۆزێ لە ئیسلام تێگەیشتە بڕۆ بزانم چەندی ئاو سەرفەکە بەقەدەر 10 نەفەر دەستنوێژ بگرێ 10 نەفەری جاران ئاو سەرفەکە لە یەک دەستنوێژە ئەمە چاکەکانمان چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە یەک پەرداخ ئاو دەستنوێژی گرتووە ئەی باشە ئێمە بە چەند پەرداخ ئاو دەستنوێژەگرین یعنی ئەو ئاوە کە هەیە چەند پەرداخ سەرفەکەین لە کاتی دەستنوێژە مەبەستم مەلا تارق مەبەستم مامۆسا یوسفە مەبەستم حاجی عوسمانە مەبەستم ئەم پیاوە بەڕێزانەیە کە بەردەوام ئەهلی مزگەوت و من دێن بۆ مزگەوت ئەبێ چەندێ سەرفکەین من تەسەورەکەم 10 لتر سەرفەکەین ئەمە ئەگەر مراعات بکەین 10 لتر سەرفەکەین پێغەمبەر صلی الله علیه و سلم بە نیو لەتر دەستنوێژی کردووە کەمتریش بیری لێ بکەرەوە 21 ئەوەنەی 20 زمانی جاران ئێمە ئاو سەرفەکەین ئەی ئەو خەڵکەی کە تازە دێ بۆ مزگەوت ئەو خەڵکەی کە وەسواسە ئەبێ ئەوانە چی بکەن وەڵڵاهی ئەوانە لەوانەیە بە تەسەوری من لەوانەیە 50 لتر لە دەستنوێژێکە ئاو سەرف کرد بیری لێ بکەنەوە برا خۆشەویستەکان برا بەڕێزەکان ئێمە چی ئەکەین چی زەرەرێک لە خۆمان ئەدەین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ خراپی کرد تعدای کرد ظلمی کرد بۆیە ئەو ئاوە کە ئەیکەیتەوە زۆر مراعاتی بکە یعنی هەوڵدە ئەوەنە کە بتوانی ئیشەکەتی پێدە بکەی ئەوەنە بیکەرەوە پاشانیش زوو ئەو هەڵدە دەمتە جارێک ئەگەر کردتە 2 یا کردتە 3 کێشە نییە بەڵام لە 3 زیاتر نا زوو ئاو هەڵدە دەمتە ئاو هەڵدە لوتە بە ئاو بۆڕێکە ئاوەکە لە خۆڕایی نەڕوە لە حەدیثە هاتووە حەدیثەکە سەنەدی ضعیفە بەڵام علەما ئەڵێن معناکەی صحیحە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سعدی کوڕی ئەبی وەقاسی بینیوە دەستنوێژی کردووە ئاوی زۆر سەرف کردووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویەتی ئاو زۆر سەرف مەکە ئەویش وتێ دەی پێغەمبەری خوا ئاو زۆرە لە خوا بەزیاوێ ماشەڵڵا حەوزە فەرموویەتی ئەگەر لەسەر بەحرێکیش بی هەر نابێ ئاو زۆر سەرفکەی یعنی تۆ ئەگەر لەسەر ئاوی سیروان دەستنوێژ بگری هەر ئەبێ بەقەدەر خۆت دەستنوێژ بگری نابێ زیاتر ڕەویتیا بکەی جا خۆشەویستەکانم هەوڵ بدەین شکری ئەو نیعمەتە گەورەی خوای پەروەردگار بکەین بەسەرمانەوە کە خوای تەعالا لە وڵاتێکە دروستمانی کردووە وڵاتی ئاوەدانیە وڵاتی ئاو خێر و بەرەکەتە بەڵام ئەمە مەرج نییە بەردەوام بێ چۆن نەوتەکە مەرج نییە بەردەوام بێ ئەمیش مەرج نییە بەردەوام بێ لە هەندێک شوێن وەڵڵاهی ئاو لە نەوت بە نرخترە خۆشەویستەکانم ئاو لە نەوت بە نرخترە جا ئەبێ ئاگامان لە خۆمان بێ و خوای تەعالایش ئەفەرمێ وإذ تأذن ربكم لئن شكرتم أجر شكر بكن لسر نعمتكان إخوة خواهي تعالى تشي بيها كان نعمتك زيادة لئن شكرتم لأزيدنكم إخوة بنامان دا أجر شكر نكين ولئن كفرتم إن عذابي لشديد خوا سزات أداب الراسي سزاي خواهي تعالى تند شكر بشي أكري
خۆشەویستەکانم ئیسە بۆ نمونە ئاو ئێمە چۆن شکری خوا بکەین لەسەر ئاو ئەوە طبعا بسم الله ئەکەین کاتی ئەی خۆینەوە دەستی پێەکەین بەلا یعنی خواردنەوە پاشانش کە تەواوێکە ئەڵێ الحەمدولله ئایا بەس ئەمە بەسە نە واللهی برا بەڕێزەکانم شکر خۆ بەس بەدەم نییە شکر بەکردەوەیە بە ئەخلاقا ئێمە ئەبێ قەدری ئاو بزانین و ئاو بە گەورە بزانین براینە پیاوە بە تەمەنەکانمان پیاوە بە تەمەنەکان هەر هەمووتان هەها لە شوێنێکە ئەگەر پارچەیە نان ببینن پارچەیە نان ببینن هەڵی ئەگرن ماچیەکەن و ئاوای لێەکەن یعنی مەبەستی ئەوەیە کە شکر بۆ تۆ خوایە یعنی زۆر قەدری نانەگرن پارچەیە نان لە تەنانێک زۆر قەدریەگرن زۆر چونکە پیاوە بە تەمەنەکان هەموو ناڕەحەتیەکانیان دیە گرانیان بینیوە ئەزانن ئەم پارچە نانە چەند بە نرخە ڕۆژێ لە ڕۆژان لە گرانیەکەی کۆنا گرانی قەدیمەکە ئەڵێ زەلام وا هەبووە یەک تەنەکە لیرەی هەبووە دراوسێکەشی فەردەیەکی گەنمی هەبووە هاتووە تەنەکە لیرەکەی هێناوە بۆ کابرا و توێتی ئەم تەنەکە لیرە بۆ تۆ بەڵام تەنەکەیە گەنم بەرێ وتێتی چی لەگەڵ گەنم هینا بکەم لیرەیە بکەم بەخوا پێتی ناتم تێبگەن یعنی نان زۆر بە نرخە ئاو زۆر بە با بزانن ئاو لە نان بە نرخترە ئاو لە نان بە نرخترە چونکە نان بەبێ ئاو نابی یا ڕەبی خوایە بخواتم ناوە جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکەی هیدایەتمان بدەی ڕەحمان پێ بکەی لەو کەسانە بین کە شکر دەکەن شکری نیعمەتەکان تەکەن یا رب العالمین لەوانە نەبین خوا پەنامان بدە کە کوفری نیعمەتەکانی خوا ئەکەن کە قەدری نیعمەتەکانی خوا نازانن یا ڕەبی خوایە ئیسلاحی حاڵمان بکەی یا ڕەبی بەردەواممان بکەی لەسەر تاعەت و عیبادەتی خۆت یا رب العالمین یا ڕەبی شیفای نەخۆشەکانمان بدەی یا ڕەبی لەم نەخۆشی و دەرد و بەڵایەبمان پارێزی یا ئیلاهە العالمین یا ڕەبی ئیسلاحی حاڵمان بکەی ڕەحم بە مردوەکانمان بکەی ڕەحم بە کوردستان بکەی ئاڵای ئیسلام هەردەم شەکاوە بێ لەم وڵاتە دادپەروەری و عەدالەت بەردەوام بێ لەناو ئەم وڵاتە و زیاد بکە یا رب العالمین یا ڕەبی خوایە بخاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت ئیسلاحی ماڵ و مناڵمان بکەی ئیسلاحی گەنجەکانمان بکەی ڕەحم بە پیر و پەکەوتۆکانمان بکەی ئامین ئامین لە کاتی خۆشوردن تا لە کاتی دەستنوێژگرتن تا لە کاتی سیارە شوردن تا لە کاتی دەرحەو شوردن تا لە کاتی جلد شوردنە هەموو شتەکان هەوڵ بدە ئەو پەڕی اقتصادی بکە من ناڵێم خۆت مەشۆ من ناڵێم دەستنوێژ مەگرە من ناڵێم بەس اقتصادی تیا بکە اقتصادی تیا بکە بە قەدەری توانە ئەمە طبعا من و تۆ ئەبێ ژنەکانیشمان فێرکەین مناڵەکانیشمان فێرکەین دراوسەکانیشمان هەر کەسێکە دبینی شتێکی غەڵەتی کرد ئەبێ پێی بڵێ شەرم نەکەین لە یەکتری کابرایەک وتی من لە بەریتانیا بووم وتی بەسەر جادە کە عادەت خەڵک ڕێیەکە ناو بازاڕە وتی چوکلێتێ بەدەستم بوو یان لقومێک ئاوە دوای ئەوەی خواردم قاقەزەکە نەمخستە ناو تەنەکەی خۆڵەکەەوە بەڵکو ئاوا بە پەنجە فرکمدا وتی یەکسەر ئافرەتێک دەستی گرتم لە دواو وتی تۆ ئەڵێی خەڵکی ئەم وڵاتە نیت وتی منش نەمەزانی چی بڵێم لە شەرمە وتم بۆ وتی ئەگەر خەڵکی ئەم وڵاتە بی ئەبێ ئەم وڵاتە بپارێزی ئەگەر نیشتەجێیشی لەم وڵاتە هەر ئەبێ ڕێزی ئەم وڵاتە بگری کە داڵدەتی داوە کە ئیقامەی بە تۆ داوە ئەو قاغەزەت بۆ فڕەدا بۆ نایکێتەنە ئەو تەنەکە خۆڵە ئەو تەنەکە بۆ ئەوە دانراوە تۆ بۆ ئەتەوێ وڵاتەکەمان پیسکەی قاغەزی من زۆر جار کە ئەمەم بیستووە و کە شتی تریشمان بیستووە من زۆر جار تەنیام لەو دەشتە یعنی ئێستا بۆ نمونە ئەڕۆمەوە بۆ سلێمانی یان لەوێەوە دێم یا ئەڕۆم بۆ کفری یا دێمەوە لە ڕێگا ینی شتێک ناو سیارەکە ئەخۆی قاقەزەکەت بەدەستەوەیە جاری وا هەبووە حاتمە جامەکە داگرم یەکسەر بیرم کرد ئەمەم کەوتۆتە بیر وتمە بۆ جامەکە داگرم و فڕیدەم نە ئەی خەمە ناو سیارەکە دوایی گەشتمە ماڵ ئەی خەمە تەنەکەی خۆڵەکەوە ئەمە ئەبێ ببێ بە ثەقافەت بە ڕۆشنبیری لە لای ئێمە و ببێ بە دین ئیتر کە من و تۆ دەستمان پێ کرد هێواش هێواش دوای خۆشمان مناڵەکانیشمان دەستی پێکەن بەڵام ئەگەر من و تۆ حەسابمان بۆ هیچ نەکرد دوای ئەوە بە تەکید ئەڵێ گەورەکە گەورە ئاو ئەڕشێنێ و بچووکیش پێی تێخشێنێ من وەکو پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم مسلمانان ئەوە گەیاندم وتیان گەیاندت فەرمووی خوایە شایەت بە ئەوە ئەوان ئەڵێن گەیاندت ئەوە من گەیاندم و بە مسلمانانم وت ئاو
زۆر بە نرخە پاراستنی ژینگە یەکێکە لە کارە گەورەکانی مسلمان ئەی پێغەمبەری خوا تۆ ئەمەت بە ئێمە گەیاندەوە منیش گەیاندم لای خوا شایەت بە هەر مسلمانێک مخالفەی ئەمە بکە خۆی گوناحبارەوە ئیتر هیچ حوجەیەکی بەدەستەوە نییە